حتی با مهبو بافله بو شلی پیچو دنگه ده بردا ودا بیاردم اوی فلان بیوان مجبورا اوی عشاق قفالت ام پی yaşamış bu hayani bir yaşayanı. Eve kev, eve zanın, bize dinin bize sadedron. İger henüz ciciye makine nageke bize sadedron. Makine nageke, kosavi nageke, civi beke. Em bize sadedron. Edin previ çe makine, terlik mellik falan beban çe makine. ئێرخانە زیاتر ئەو ئەسواقی مامی سیدیە لێرخانە هەردووکانە و بابەتە چییە؟ مثلا لێرە زیاتر سیدی فارسی دەفرۆشن، دوکانە یەک سیدی کورشی دەفرۆشی، دوکانە یەک سیدی عەرەبی دەفرۆشی، بەس زۆر جار کەس مشتری خەڵک دێتە لای ئێمە باسی سیدی کوردی دەکات لەبەر سیدی کوردی تاکردن ناچکە بەداخەوە گۆرانی کوردی ئێستا و کوزاران ئەو ڕوحیەتەی نمایە لە ڕۆی هەموو ئۆکێ ڕاستە مۆسیقای گۆرانی کوردی ئێستا زوان بەس مۆسیقاکە هەمووی تورکیە. بەناوی یاهورە مەزداڵ ڕێکخراوی یەسنا بۆ گەشەی فەلسەفی زەردەشتی ئەمڕۆ لە شاخی گۆیژە کۆبوونەتەوە بە ئومێدیەوەی نزا و پاڕانەوەی خۆمان بگەینە ئاهورە مەزدا بە ئومێدیەوەی هەموو مرازەکانمان قبوڵ بێت. پشتیوانی پێشمەرگەکانی کوردستان بە بەسەر زاڵمان و داگیرکەراندا سەرکەوتویان وەنزەکانیشمان داوامان کرد لە کاتێکە نزامان کرد پێشەوەی ڕۆژەکە بێت وردە وردەکە نزامان کرد تا ئەو کاتێک کە ڕۆژەکە هات بەدەفەوە و خۆشم وەکو ئاسراوان کە نزاکانم خوێندەوە داوام لە خوای یەکتاک پەرست کرد خوای تاکوتەنیا کرد ئاهورە مەزدا کە ڕوحی پێشمەرگە شەهیدەکانمان شاد کات و پێشمەرگەکانمان زاڵ کات بەسەر دژمنان ئاگای لە پێشمەرگەکانمان بێت. پاڕاینەوە بۆ ئاوەدانی وڵاتەکەمان بۆ یەکگرتووی کوردستان دامەزراندنی دەوڵەتی کوردی ڕزگاری ئەم خاک و وڵاتە لە چنگ دژمنان و داگیرکەرانی تاریکپەرستی داعش بە قەراربوونی هێدی و هێمنی و ئاسایش لە کوردستاندا معروف عبد الغني جبار الرصافي، الاسم الذي يعني الكثير بالنسبة لسائر المثقفين العراقيين والعرب، سيما وأن الشاعر الرصافي عرف بنظم الشعر في الفترة التي كانت محط ازدهار للشعر العراقي تحديدا والثقافة بصورة عامة. تلكم الفترة التي شهدت انتفاضات وانقلابات وأحداثا ربما عبر عنها الرصافي بأبياته المعروفة، وبالتالي أجد أن الرصافي هو معروف للجميع.